یعنی دەڵێی کە مەسیح لە ئاسمانەوە نهاتوۆتە زەوی؟ نا مەسیح زەوینی بوو، وەکو من و تو ئینسان بوو، بەڵام ئینسانێکی هەڵبژێردراو. ئەمە ئەفسانەی یونانیەکانە کە دەڵێن ئاتیز خودایەک بوو کە هاتە زەوی و کوژرا و پاش 3 ڕۆژ دووبارە زیندوو بووەوە وە چوو بوو بۆ ئاسمان. یعنی دەتەوێت بڵێ کە ئەمە بیر و باوەڕە؟ بەڵێ دەمەوێت بڵێم کە ئەمە بیر و باوەڕە، هی مەسیح نییە. یعنی مەسیح نەبووە فدای تاوانەکانی ئێمە؟ یعنی ئەو فادی نەبوو؟ نا ئەو فادی نەبوو، هادی بوو. خدا نەبوو، مرۆڤ بوو. خالق نەبوو، مەخلوق بوو. خدایە دەی ئەم مرۆڤە کەی ئاقڵ دەبێ؟ گوێ بگرە براکەم، دەرفەتی زۆرم نییە. دەمەوێ ئاخرین قسەکانم بکەم. وای بریا تۆم نەدیبایە. نازانم باشترە ڕاستەقینە قبول بکەم یان ئەوەی کە لە نەزانی خۆمدا ئەمن بمێنمەوە. وەڵام بدەنەوە چی دەکەن؟ ئێمشەو ئێمە بۆ چۆ دەبن؟ قسە بکەن ئێمە بۆ چۆ دەبن؟ چۆم بێدەنگ بم ئێمە بۆ چۆ دەبن؟ بۆ چۆمان دەبن؟ ئێمە چ تاوانێکمان چ تاوانێک بۆ کوێمان دەبن؟ بۆ چۆمان دەبن؟ خدایە قبوڵی کە کاتی وادەدراو نزیکە. ڕاوەستن. فابیۆس بە تاوانی ئیمان بە دینی درۆهینی ئیسای ناسری بە سوکایەتی با خوداکانی ڕۆم بە ئێدام مەحکوم دەکرێت. فابیۆس تۆ لە خاش دەدرێی. بیبەن.
عدنان وەرە پێشێ تاوانبارەکە چۆتە سەر دینی ئیسا ناسری لە خاش دەدرێ وەرەکەوە سەلامیس بە تاوانی ئاژاوە و دزی لە خاش دەدرێ بیبان ڕەحم بکەن من کارەکەم نەکردووە درۆیە ئەدونیا بە تاوانی تەبلیغی دینی مەسیح لە خاش دەدرێ بیبان بڕۆ من بتوانم من کارەکەم نەکردووە لێم گەڕێن من بتوانم خدایا پەنا دەبم بە تۆ خدایا سپاست دەکەم لەسەری تاوانباریەوە کە شیاوی منە و ئەوەندە زۆر کە شیاوی گەورەی تۆیە خدایا قبول کە کە لە من زیاتر لە من نایە خداوەندە چاوەڕوانی بۆ دیدار زۆری خایاندووە ئێمە شیاوی دیداری ئەو پەست کراوەت بزانە خدایە جیهان بە هەنگاوی ئەوە ئازیزە بڕازێنەوە خاوەن شکۆ ئەنتۆنیۆسم چیت دەوێ؟ هیچ دەزانم میوانی بانگ نەکراوم بەر لە ڕۆیشم ویستم ئێوە ببینم بمبەخشن شوان جگە لە شیر دیارەکەی نییە بیگرن تازە دۆشیمە بە قبولکردنی ئەم شیرە سەر بەرزم کەن مەمنونم ڕاستی ئەمن مناجاتی ئێوەم بیست ئێوە دەبێت لە قەدیسیم بن ئەرێ هەن هەر جۆرەکە پێخۆشەوە بیر بکەوە چەندە لە قوڵایی دڵەوە ڕاز و نیازت دەکرد ڕاستی خاوەنشکۆ من بیستم کە ئێوە لە مناجاتی خۆتاندا بە ستوودە ئیشارەتان دەکرد وتەن ئاواتی دیداری ئەوتان هەیە ئەم ستوودەیە چێیە؟ تۆ کتێبی پیرۆزت خوێندوێتەوە؟ نا دەزانن من نەخوێندەوارم گۆڕا بگرێت تا لە کتێبی پیرۆز چەند ئاەت بۆ بخوێنمەوە
لە تەسنیەدا وتراوە ئەمەیە بەرەکەتێک کە موسا پیاوی خوددا بەر لە فەوتی بە بەنی ئیسرائیلی داوە. وتی یەحوا لە سینا هەڵات و لە سائرە خۆی پیشاندا و لە کێوی فاراندا درەوشایەوە. تیشکێ کە لە فارانەوە درەوشایەوە هەرەو مەسیایە کە گەورەمان مەسیح مزگێنی هاتنی ئەوی بە ئێمە داوە و ناوی ئەوی پەسن کردووە. فاران لەکوێیە؟ فاران هەرو ماڵبەندەیە کە براهیم هاجر و کوڕەکەی ئیسماعیلی لەوێ نیشتە جێ کرد و ئەحمەد یانی ستوودە کە لە ئەولادی ئیسماعیلە هەر لەوێ سەر هەڵدەدا. یعنی دەکرێت کە لە توی خوددا ئێمەش بگرێتە بەر و ئەو ببینین؟ بەڵێ، ئەو ڕۆژێک سەر هەڵدەدا بێگومان، بەڵام کەی خوددا دەزانێ. یعنی ئەگەر ئەم ستوودەیە بێت وەکو باپیری ئیبراهیم بوتەکان دەشکێنێ؟ هەڵبەت. شکاندنی بوتەکان چەند خۆشە. هەروایە، بەڵام بوتە شکاوەکان جاروبار ساز دەکرێنەوە. دەبێ بوت گەلێک بشکێنین کە هیچ کات دروست نەکرێنەوە.